حاجیاوە ئەو شارەی لە نێوان ئازاری ڕاگواستنی زۆرم لێو خەمساردی دەسەڵاتداراندا ماوەتەوە ئەمڕۆ یادی 38 ساڵەی بنیادنانی دەکاتەوە شارێک کە لە ئۆردوگایەکی زۆرم لێی ساڵی 1970ەوە بە هەوڵ و کۆششی خەڵکە دڵسۆزەکەی بووەتە یەکێک لە جەنجاڵترین و زیندووترین ناوەندە بازرگانی و کۆمەڵایەتیەکانی دەڤەری ڕاپەڕین هاوڵاتیانی حاجیاوە هەست بە نیگەرانی دەکەن بەهۆی پەراوێزخستن و خزمەت نەکردنی شارەکە ئەگە ئاجاوا عرض نەکردی بە زۆرە ملی خان ئەگەر نەڕۆی بای خانەکەی بە سادا دڕخاندی خانەکەی بە سادا دڕخاندی دەبوو لە پێ دوو ڕۆژ سێ ڕۆژ لە پێشدا هەڵی بێ داهاتینە ئێرەکەی یاری زوونێک ئەلێرە و زوونێک کۆلەوێ و زوونێشکە هۆلەوێ و پێستی بە خۆشییا و خۆشی بێ و ئەو ڕسوماتی لە فەقیر و فەقاری دەستێنەوە معاشی چەندی معاشکەی دەاتێ لەگەڵی بەش دەکات وایە بۆشی نامێنێتەوە کەمە ئەوی زۆر بێ لەگەڵی بەش دەکات کوڕاوانە بەحسیان ناکرێت ئەو چەند بیرە نەوت و شت هەیە کەچی نانیش نادەنێتەوە دەڵێت چی هیوادارین لە یادی بە قەزابوونی حاجیاوە لە ساڵی داهاتوو شتی چاتر و جوانتری بۆ بکرێت حاجیاوە شارێکی هەمەڕەنگە خەڵک زۆر ڕۆی تێکات مەیدانی چاچی هەیە پێویستە شتی زیاتری بۆ بکرێت بەڵای خەڵکی شارەکەی بۆ فەقیر و ژاری زۆر چاکە ئەهلی حاجیاوە ئەهلی چاکە خراپی تێدا نیە وەڵای باوکم بۆ فەقیری باشە بۆ غەوارەی باشە بۆ ئەو شتانە زۆر زۆر چاکە وەڵای دەمەوێت زیاتر خزمەتی پێ بکەن بە حاجیاوە ئارە وەڵای زیاتر ئاوەدامەوە ئەم شارە کە مەڵبەندی پێکەوە ژیان و مرۆڤدۆستی دەناسرێت وێڕای ئەوەی لە ساڵی 2022 بە فەرمی بڕیاری بە قەزابوونی بۆ دەرچوو بەڵام هێشتا خەڵکەکەی چاوەڕوانی هەنگاوی کردەی و تەواوکردنی ڕێکارە کارگێڕیەکانن چالاکێکی دەڤەرەکە پێی وایە حاجیاوە بووەتە قوربانی ململانەی سیاسی دەژڵێت ناوچەکە شایستەی ئاوردانەوەی زیاترە و نابێت ململانەی سیاسیەکان ببنە ڕێگر لە بەردەم خزمەتگوزاریەکان خەڵکی حاجیاواش قوربانین بەدەست ململانەی سیاسیەوە تا ئێستاکە بڕیاری بە قەزابوون دراوە تەنها لە ڕووی بازەوە قەزایە ینی باز کە لە هاوڵاتیان وەربگیرێ لە ڕووی هیچ شتێک ترەوە سیمای قەزای هەیە تا ئێستا وەکو وتمان لە بەهۆی ململانەی سیاسیەوە بۆتە قەزانە قایمی هەیە هیچ شتێکی قەزابوونی نیە بێگومان خەڵکێکی باشە خەڵکێکی زۆر ڕۆشنبیرە خەڵکێکی کۆمەڵایەتیە ینی خەڵکی حاجیاوە هەرچی بۆی بکرێت هێشتا هەر کەمە لە ساڵیادی 38 ساڵەیدا حاجیاوە هەر بە بەرزی دەمێنێتەوە وەک شاکارێکی پڕ لە بیرەوەری و ڕەسەنایەتی هاوڵاتیانی سنوورەکە بەو ئومێدەن ساڵی داهاتوو گەشەسەندنی کارگێڕی و ئاوەدانی زیاتر ببنە دیاری بۆ خەڵکە ماندوونە ناسەکەی چیتر بەهۆی ململانەی سیاسی و خەمساردی دەسەڵاتدارانەوە فەرامۆژ نەکرێت و پشتگوێ نەخرێت ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەزای حاجیاوە